ئەم پێشمەرگەیە لەسەر ئەو خەندەقەی کە ساڵی ڕابردوو هەرێم بە دەوری ناوچە کێشە لەسەرەکاندا لێیدا چاودێری ناوچەکانی دەرەوەی ژێر کۆنتڕۆڵی پێشمەرگە دەکات کە لێدانی خەندەقەکە پێشتر هەڵایەکی گەورەی لە نێوان هەرێم و بەغدا دروست کرد. بەو پێی بەغدا پێی وابوو خەندەقەکە بۆ دیاریکردنی سنووری کوردستان و هەرێمیش خەندەقەکەی بۆ گرتنەبەری ڕێوشوێنی ئەمنی گێڕایەوە. بتوانین جغرافیای ئەسلی کوردستان ئەو نەخشەی کە لاسڵاینی کوردستانەکە کاتە چیای حەمرین بتوانین لە داهاتوو ئەوانش بگرینەوە دەست. لە ئێستادا خەندەقەکە لە ناوچە کێشە لەسەرەکانی پارێزگای سەلاحەددین کە حەشدی شعبی بوونی لەو ناوچانە هەیە ڕاگیراوە. پێشمەرگە هۆکارەکەی بۆ قەیرانی دارایی و بەشێک لە چاودێرانیش هۆکاری سیاسی بەڕاگرتنی دەزانن. گرنگی ئەم خەندەقەکە ئێستا لێدرا بۆ دوا ڕۆژی کوردیش ئەوەیە کە هەر هێزێکی دوای داعش بێتە حوزی حەویجەوە ئەو هێزە بەتەکید یا دەبێتە دوژمنی کورد یا دەبێتە جیرانی کورد. بۆیە ئەم خەندەقە گرنگەکەی ئەوەیە سنوورێکی لە نێوان کورد و هەر دەوڵەتێکی دوای داعشە دیاری کردووە و ئەمە توانوێتی تا ئێستا بەشێک لە ناوچە دابرانەکانی کوردستان گەڕێنێتەوە سەر هەرێمی کوردستان هەرچەند سنووری هەرێمی کوردستان هەتا چیای حەمرینە ئەمە بەشێکێتی کە چیای باتێوەیە. ئەم سنوورانە تا دووز ڕۆیوە لە دووز خولمات و ڕاگیراوە. هیوادارم ئەو سنوورە ئەو خەندەقەی کە لێ دراوە بە پانتایی 1050 کیلومتر سنووری کوردستانەکە پڕکاتەوە بۆ ئەوەی کە لە دوا ڕۆژە ببێتە سنووری دەوڵەتی سربەخۆی کوردستان. پێشتر حەشدی شعبی هەوڵیدا لە سنووری ناحیەی جەلەولای پارێزگای دیالە لێدانی خەندەق بە پێشمەرگە ڕابگرێت و تەقەی لە هێزەکانی پێشمەرگە کرد، بەڵام هەوڵەکانیان شکستی هێنا. بەڵام لێدانی خەندەق لە باشووری قەزای خوڕماتووی پارێزگای سەلاحەددین ڕاگیراوە و عەلی حسێنی وتەبێژی حەشدی شعبیش لێدانی خەندەقی بە بێمانە وەسف کرد. بەڵام پێشتر بەرپرسانی پێشمەرگە جەختیان لەسەر گرنگی خەندەقەکە کردبوویەوە. ئەم خەندەقە هیچ پەیوەندی وە سنووری کوردستان و نییە، پەیوەندیەوە ئەوەی بەس لەبەر ئەوەی هێزەکانمان ئەمنێتی پارێزراو بێ، لەبەر ئەوەی ئەم ناوچە احتمالاتی هەیە بۆ کەسی تیرۆریست، بۆ کەسی خۆکوش، بۆ سیارەی مفەخەخە ئەو شتانە کاری تیرۆر بکەنە سەر هێزەکانمان چی بۆ خەڵکی مەدەنی بەناو شارەکە. ئەمە قەزەی ئەم سنووری ئێمە زۆر لەمە بەولاترۆی احتمالاتی ئێمە بەرنامەی تریشمانەیە بچنە سەر جەوڵەکانی حەمرین. ئەوە سنووری ئێمە. پێشتر بڕیاری سەرکردایەتی کورد ئەوە بوو کە بە درێژایی 1050 کیلۆمەتر و لە ڕێگەی لێدانی خەندەقەوە سنووری دەسەڵاتی پێشمەرگە لە سنووری دەسەڵاتی هێزە عێراقیەکان داببڕێت. بەڵام جێبەجێکردنی پلانەکە لە ئێستادا ڕاگیراوە. دڵشاد ئەنوەر، دەنگی ئەمریکا، پارێزگای کەرکووک.